لاری چوونی قۆناغی هەشتی خولی خوار 90 ساڵانی عراق تیپی لاوانیانەی هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە مینا کرد. لاوەکانی هەولێر لە سەرەتای یاریەکەوە لە تیپی میوان باشتر دەرکەوتن. لە خولە چینۆ بە ئەسیستی ئەحمەد ضیا دلۆڤان کەمال تیپی خوار 90 ساڵانیانەی هەولێری لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. هەردوو تیپ ئاڵ و گۆڕی هێرشەکانیان دەکرد بە ئامانجی تۆمارکردنی گۆڵی زیاتر. لە خولەکی 25 نابژوان لێدانێکی سزای بۆ لاوەکانی بەسڕە ئەژمار کرد. حەبیب شەعلان بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ تیپەکە یەکسان کردەوە. نیوە یەکەم هەر ئەوەندەی لە خۆگرت بوو. لە نیوەی دووەم هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن. زۆربەی کاتەکان تۆپ لە ناوەڕاستی یاریگە ئاڵگۆڕ دەکرا و ڕێژەی هێرشەکان کەم بوون. لا کۆتاییەکان هەردوو تیپ نزیک بوون لە شکاندنی بەربەستی یەکسانی، بەڵام تێیدا سەرکەوتوو نەبوون و یاری بە یەکسانی گۆڵێک بۆ هەر لە یەکیان کۆتایی هات. دەستخۆش لەو جەماوەر دەکەم یاریێکی باشمان کرد بە مۆفەق نەبووین. ئینشاڵڵا لۆگەمەی شەمووی تاویز دەکەینەوە لە بەسڕای. بەم ئەنجامە هەردوو تیپ لە یاری گەڕانەوە پێویستیان بە سەرکەوتنە بۆ ئەوەی بگەنە قۆناغی پێشکۆتایی. یاریەکە شەممە لە بەسڕە ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.